دیارە بەنرخانیش کە هاتۆ بۆ کتێبخانەکەمان جێگای دڵخۆشین کلێنێکی زۆر باشی کتێبخانەکەمان پڕەکەنەوە بەڕاستی نەبێ بە موجامەلە ئەسڵان هەندێک کتابم بەرچاوکە و کە لای خۆمان نەبوون لە لافاوەکەی چەمچەماڵدا کتێبخانەی چەمچەماڵ یەکێک بوو لەو بینە حکومیانەی زۆرترین زیانی بەرکەوت بۆی لە 1964ەوە کەمپینێکمان ڕاگەیاند بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان نەنا بە ڕوومانەوە لە زاخۆ هەتاکو گەرمیان کتێبەکانی خۆیان بەخشی بە کتێبخانی چەمچەماڵ ئەمڕۆ کتێبەکانمان هێناوەتە ئێرە ڕادستی کتێبخانی چەمچەماڵمان کردووە نزیکەی 6,000 کتێبە بۆیە منەمێ بچمە لای بەڕێوبەری کتێبخانی چەمچەماڵ مامۆستا هێرش عەبدوڕەحمان مامۆستا سڵاو لێ بێم کاتۆ باش ئەمە کتێبەکانە ڕادستیەوەمان کردووە هیوادارم سەرچاوی بە سوودی تیابێت پەیامت چییە بۆ خەڵکی کوردستان کە هاتن بەدەم کەمپینەکەمانەوە سەرەتا زۆر بەخێر بێن ئێمە سوپاسگوزاری بەڕێستانین ئەرکتان کێشاوەکە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمان نابوونە هاوکاریتان کردوین هەواڵتان پرسیوین کەمپینتان بۆ کردوین دەست و چاوتان خۆش بێ ئێمڕۆ ئێمەتان دڵخۆش کردووە بە پێشکەشکردنی ئەم دیارە بە کتێبخانەی گشتی چەمچەماڵ منش لە ڕێگای بەڕێستانەوە سوپاسی یەک بەیەکی و کەسان ناکەم کە هاوکار بوونە لە پێدانی کتێبەکانیان بەڕاستی کارێکی جوانە و بەرزی نرخێنین و جێگای ڕێزە بۆ کتێبخانەکەمان ئێمە وەکو کتێبخانەی گشتی چەمچەماڵ بە هیمەتی بەڕێستان و هەموو برا بەڕێزانەی تر کە هاوکارمانە بن ئەمانەوەی کتێبخانەیەکی شایستەتر مۆدێرنەتر بە ستایلێکی جوانتر بخەینە بەردەست خوێنەران و نووسران و ڕۆشنبیرانی شارەکەمان ئاشکرایە کە کتێبخانە جێگای فەرهەنگ و کەلتوری شارەکەیە ومێ دەکەم ئێمە ئەم فەرهەنگ و کەلتورە بەرز ڕاگرین جوانتری بکەین بەم ئاداییستە کە هەبوو ئەگەر بەرزتری نەکەنەوە لایەنی کەم بگەینەوە ئاداییستی کە پێشتایە بۆ عفوم دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێستان سوپاسی یەک بەیەکی و کەسان ناکەم کە دیاریان بەخشیوە بە کتێبخانەکەمان چی کتێب بێت چی گۆڤار بێت چی ڕۆژنامە بێ دەست و چاویان خۆش بێ ومێ دەکەین نمونەیان زۆر بێت هەمیشە سەرکەوتوو بوون مامۆسایەوە چەند کتێبتان خەسار بوو لە لافاوەکەیە ئێمە 1054 کتێبمان خەسار بووە بەپێی کۆتایی ئامار کە ئێمەتر بە وردی کارمان لەسەر کردەوە بەڵێ سامانزی 6,000 ڕاستە فەرمی دەست و چاوتان خۆش بێ ئەو سەرچاوانەی تیاابێت کە خۆتان پێویستان بەشێ لە سەرچاوەکان گەلێ گرنگ بوونە لای ئێمە خەمی ئێمە ئەوەیە ئەو خەمە گەورە کاڵمان گردووە بەشێکن لەو کتێبانەی کە زۆر کەمن ئەکرێت لە کوردستان سەرچاوەکان هەر نەما بێ ومێ دەکەین دەستمان بکەونەوە بتوانین بە ئاسانی سەرچاوەکان پیاکەین و بخێنەوە ناو کتێبخانەکە بەڵام ئەم دیارە بەنرخانیش کە هاتۆ بۆ کتێبخانەکەمان جێگای دڵخۆشین کلێنێکی زۆر باشی کتێبخانەکەمان پڕەکەنەوە ڕنگ بێ لەم سەرچاوانەی کە هەن بەشێ لەو کتێبانەیە مش کە فەوتا بێتن ئەم سەرچاوانە هەمانە و کتێبانە بن لە ڕاستیە ئێمامە پێویستی بەوەی لیژنەیەکی وردی تایبەتمەندی بۆ پێک بێنم لە هەموو بوارەکانی کابێ بواری مێژوو جوگرافی کوردی زانستیەکان بۆی کە بتوان بە ئاستێکی زانستیانە پۆلێنی بکەن ئێمەش لە دوای پۆلێنەکە پۆلێن و پێرست دەخێنە ناو کتێبخانەکەمانەوە بۆی خوێنەران بە زووتری کات بتوانن کەڵکی لێوەرگن لە زاخۆ لە زاخۆوە تاکو و خانەقین لە قەڵازیە و ڕانی لە قەڵاتزیێ لە هەڵەبجە لە زاخۆ لە دوهۆک لە گەرمیان لە کەرکووک لە هەولێری خۆشەویست لە سلێمانی بەڕێز لە هەموو شوێن و شار و شارۆچەکانەوە کتێب کۆکراوەتەوە سوپاسی یەک بەیەکیانەکەم دەستخۆشیم هەیە بۆ هەمویان دیارەکانیان بەرزە نرخێنم ئەرکیان کێشاوە بەڕاستی شەرەوە چاوەڕێکرێ لە خەڵکی کوردستان مامۆستاوەی کە هێنامان کرا بۆ سەری کارتۆنەکان شتێکە بەرچاوکەوت پێ چۆن بوو کتێبەکان زۆر باش بوون بەشی زۆری بەدڵ بوو بەڕاستی ئەوەی کە بینی بێتم و کارتۆنەکەی کرابێتەوە سێرم کرۆشتی زۆر بە نرخێکیا بووە ینی بەڕاستی نەبێ بە موجامەلە ئەسڵان هەندێک کتابم بەرچاوکە و کە لای خۆمان نەبوون نەبوو بەڵێ ئەمانە بۆ ئێمە زۆر جێ پایەخن وە خەڵکەکەی شتێکی شتووەکەم بەڵێ ئەم کتێبخانە پێویستی بە کتێبی باشەیە من دڵنیام لەوەی کە خەڵکەوەی نردوێتی شتی باش و ڕێکوپێکی بۆمان نردووە ئەتوانین کەڵکی لێوەرگرین بخێنە بەردەست خوێنکارانی زانکۆ و پەیمانگاکانمان لەم سنوورەیە خوێنکاری زانکۆ بووم کاتێکە و حاڵەتم بەسەرات و بیستم بە کتێبێک بووە هەتا دەستم کەوتووە
بۆیە زۆر بە جددی ئیشمان بۆ کردێمە بۆی کتێبەکان بینە ئێرە بۆی گە خوێنکاری هاتە ئێرە بەستی بەتاڵ نەڕاتەوە. ئێمە لە ڕاستە لە زۆرترین سەردانی کەرمان خوێنکاری زانکۆکانن. خوێنکاری زانکۆی چەرموو بە تایبەتی وە پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ دوجار هەندێک پەیمانگای ترمانەیە پەیمانگای زانستی کۆمپیوتەر و پەیمانگای چرای ناحکومی و پەیمانگای چەرمووی ناحکومی و ئەمانە خوێنکارەکانە ئەتوانن زۆر کەڵک وەرگن لە کتێبخانەکەمان زۆرترین سەردانی کەریشی هەیە. بەڵام لەگەڵەوەی شایەمە کۆمەڵە خوێنەر و نووسەر و ڕووناکبیری شارەکە هەن یعنی هیچ ڕەبتێکیان بە مەسلەی دەوام و نیارخوان ئەهلی قەڵەم و کتێب و خوێندنەوەن بەردەوام لە کتێبخانەکەمانان کەڵک وەرەگرن لەم کتێب و پەرتوک و گۆڤارانی کە لە ناو کتێبخانەکە هەیە. سەرڕێ ئەوەش ئێمە کتێبخانەکەمان لە ئەم بارودۆخە خراپایە هەندێک لە شوێنەکان کەڵکان لە کتێبخانەکەمان بینیوە من هەندێک لە دکتۆرەکان هاتوونەتە لامان وێنەی بابەتەکانی ئێمەیان کردووە نردویانە بۆ هەڵەبجە بۆ مەسلەی توێژینەوە بە تایبەت لە گۆڤار و ڕۆژنامەکانمانە شتی زۆر باش و دانسخیتیا بووە. بەڕێزت کاک دکتۆر ئومێدا چەند دکتۆرێکی تر بوو نەهات نێرانە ڕۆژنامە کۆنەکانیان نەکردەوە بەکاریانێنا بۆ توێژینەوەمان و بۆ خۆتاندانە یەکێکیانەوەی نۆڵا بۆ زاخۆمە یەکێکیانەوەی بۆ دووەکمە یەکێکیانەوەی بۆ هەڵەبجەمە لەبەرەوەی ئێمە لە ساڵی 1976 هەبووین کۆمەڵە شتی مێژووی کۆن لێرە کۆکرابەوە ئەرشیف کراون لای ئێمە ئومێ دەکەین ئەمە دووبارە بکەینەوە بە ئادایەکی باشتر دەوڵەمەندتری بکەین تاکو و خەڵک بتوانێت سوودی لێ ببینێ بکەینە کتێبخانەیە شایستی شاری چەمچەماڵ. ئەم کتێبانی ئەوێت چێ مامۆستا؟ بەداخەوە ئەما و کتێبانن کە ئێمە ینی هەر نەماتوانیوە دەستیان بینێ بەڕاستی ئەوەنە بێکەڵکن ئەمە فڕێ نادرێ بە ئاسانی لە برەوەی لە حاڵێکی خراپان ئێمە ئەم کتێبانە لەسەر ئێمە زمەیە ئیدخال کراوە هەمووی ژمارەی پۆلێنی پێوەیە ئەم کتێبانە ئەگە سێکە ئەم ڕقەمانەی لەسرە ئەم ڕقەمانە ئەمە ڕقەمی پۆلێنن هەبێ لیژنەیەکی تایبەتمەند بێ لە سلێمانیەوە مامۆستا لە نوێی مانگەم کتێبانە وشک نەبوونەتەوەی هەوە وشک نابێتەوە بەداخەوە ئەمە کێشەیەکی ترمانەیە ئێمە بیناکەمان تا ئێستا نەمانتوانێت کارەبای بۆ بگەڕێنینەوە کارەبای لە نوێی مانگەوە لە نوێی مانگەوە تا ئێستا بینای کتێبخانە کارەبای بۆ نەگەڕاوەتەوە دوو بردی کارەبامانی سوستانووە نەمانتوانیەوە چاکی بکەینەوە وەکارەکەیشی ئەوەیە یەکجار ناو بیناکەمان کەڕووی کردووە ڕەتوبەتی کردووە و بۆتەوەی ئەوەی کە هەموو کتێبەکان نەکتەڕ بن ئەگەر بینی پەڕەکان کەیتەوە بۆن دەرەکا و کەڕووی کردووە شتێکی سپی دەرکردووە زۆر چیت بە دەنگتانەوە چیت ئێرە نۆژەن ئەکاتەوە ناوەندی کوردستان بۆ هونەر و کەلتور ئەو ئەرکیان لە ئاستۆی خۆیان کردووە کارەکەیان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری و پارێزگای سلێمانی و ئیداری خۆجیی چەمچەماڵەوە سەرجەمبینەکە نۆژانەکەنەوە بەڵێ ئەویان بە ئێمە وتووە کە سەر جەمبیناکە نۆژەنەکەنەوە بەڵام نازانم بەڕاستی نۆژەکردنەوەکان تا چی قۆناغێکە بەڵام وعدی ئەوان داوە ئەوەی لە توانایە نابێ ئەوەی بۆوان بکرێ بیکەنە کتێبخانەیەکی باشتر شایستەتر لەوەی هەیە بەڕاستی بیناکە بێکەڵکە بەردە حەلانەکانی بەڕێبێتەوە بەڵێ هەموو گرفتێکی ئەم بینە ئەوەیە ینی کاتی خۆی کە دەور و تەسلیم کراوە وەرگیراوە ئیسلام کراوە چاپۆشی کراوە لە کەم و کورتی ئەم بینایە ئەم بینایە پڕ لە کەم و کورتی خۆی لە جێگایەکی چاڵایە ئاو ئاوەڕۆکەی کەوتونەتە شوێنێکی چاڵترەوە یەکێک لە کێشەکانی ئەوەیە بەسەلم بیناکە گەر ببینی لە ناوەڕاستە دوو پارتێشنە ئەم پارتێشنانە ئەمەدە لە یەکتری جیابوونەتەوە بەڕادەیە کە لە هەندێک شوێن گەشتۆتە 15 سانتیم پیابانە پێویستی بە چارەسەر هەیە ئەمە وای لێ کردووە ئەو ژوورانە کاکەونە نێوان ئەم دوو پارتەوە دڵۆپاکە ئاوی لێتە ژوورەوە چکە جوێنەکەی لە قاتی سەرەوە ئاو داداتە خوارەوە کاشەکانی بەرەبێتەوە ئیتر پەنجەرەکانی بەقەڵک نەماون پێویستی بەوەی چاکسازیەکی باشی تیاکرێت تامیرات کرێت هەرچەنە ئەمە نابێتەوە هۆکاری چارەسەکردنی 100%. ئەگەر بمانەوەی کتێبخانە لەم بارودۆخی ئێستا هەیەتیایە دەریکەین هەبێت چارەسەرێکی ڕێشەیی بۆ بکەین لە شوێنێکی نوێە لە ناوەندی شارە بێت بیناکەی بۆ دروست کرێتەوە ئەگەر شوێنی نوێش نەبێ ئەمە بۆ وای بڕوخێنراوە دروست کرایەتەوە بەڕاستی بە ستایلێکی جوانتر ڕێک و پێکتر بۆی کە دووبارە تووشێم زەرەر زیانە نەبینەوە.